ئەم کاتتان باش ڕوونکردنەوەی ڕێکخراوەکان بۆ ڕایگشتی سەبارەت بە هەوڵەکانی پێش دەرچواندنی پێشنیازە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەت و خێزان وە گوێتان لە ڕێکخراوەکان نەگرت تۆمەتباریشیان مەکەن. دوای ئەوەی خوێندنەوەی دووهەم بۆ پێشنیازە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەت و خێزان لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان هەرایەکی زۆری نایەوە، هەندێک لە میدیای سێبەری ئەو حیزبانەی لە پشت پێشکەشکردنی پێشنیازە یاساکەون بە چەندین شێوازی جۆرا و جۆر دەستی تۆمەت بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی درێژەکەن بەوەی ئەوان کە لە پشتی ئەو یاسایەوە بن کە هەمەش ناحەقێکی گەورەیە بەرامبەر بە ڕێکخراو سەربەخۆ و چالاکەکان ئەکرێت ئەگەرچی ئەمە ئیش یەکەم جاریان نییە و بەردەوام شکستەکانی خۆیان بە ڕێکخراوەکاندا هەڵدەواسن. ئێمە وەک فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و چەندین ڕێکخراوی بواری یاسایی و ژنان هەموو دەنگۆیانە ڕەت دەکەینەوە کە پێشنیازە یاساکە لەلایەن ڕێکخراوەکانەوە پێشکەشکرابێت. بە بەڵگەی ئەوەی دەرکەوت بە پلەی سەرەکیەم پێشنیازە یاسایە لەلایەن فراکسیۆنی پارتی و بە پلەی دووەم لەلایەن فراکسیۆنی یەکێتیەوە پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کراوە. لە کاتێکدا ئەگەر ئەو دوو فراکسیۆنە بە گوێی پێشنیارەکانی ڕێکخراوە شارەزاکانی ئەو بوارەیان کردایە کە زیاتر لە 10 ساڵە بە پێدانی راپۆرت و پێشکەشکردنی پێشنیار بەلایەنە پەیوەندیدارەکان دەست و پەنجەیان لەگەڵ یاسای ژمارە 8 ساڵی 2011 یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی نەرم دەکەن بە ئامانجی هەموارکردنەوەی هەندێک کەلێن و پۆشایی یاساکە هەرگیز یاساکە لەسەر دەستی ئەوان بەم دۆخە نەخوازراوەی ئێستا نەدەگەیشت ئێکە ئێستا خۆیانی لێ بێبەری دەکەن. بۆ ئەوەی وێنەکە لە لای ڕایگشتی ڕوونتر بێت بە پێویستی دەزانین چەند وێزگەیەک لە هەنگاوەکانی پێشنیازە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە دژی ئافرەت و خێزان بخەینە ڕوو. یەکەم لە ڕۆژی سیوێکی سی 2021 بە واژۆی سیوێک پەرلەمانتار پێشنیازە یاساکە پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کراوە کە 24 پەرلەمانتاریان سەر بە فراکسیۆنی پارتی و 5یان سەر بە فراکسیۆنی یەکێتی و دوانیشیان لە پێکاتەکان بوون. دووهەم ڕۆژی 23 2021 خوێندنەوەی یەکەم بۆ پێشنیازە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەت و خێزان کرا بەبێ ئەوەی ڕێکخراوەکان ئاگاداری ناوەڕۆکی پێشنیارەکە و پێشنیازەکە و دانیشتنەکە بن. سێهەم ڕۆژی سیوێکی 2022 لە کۆنفرانسێکی گەورەدا لە شاری هەولێر کە لەلایەن لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتەوە ڕێکخرابوو ڕێکخراوەکان بە کۆی دەنگ ئەو پێشنیازە یاسایان ڕەت کردەوە و لە بری ئەوە داوای هەمواری یاسا کۆنەکەیان کرد. چوارەم لە ڕۆژی 6 2022 بە سەرپەرشتی بەڕێز دکتۆرە ڕێواز سەرۆکی پەرلەمان و بە ئامادەبوونی دکتۆر هێمن هەورامی جێگری سەرۆکی پەرلەمان و بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەت و ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆ و ئەنجومەنی باڵای خانمان و دادوەران و ئەندامانی هەردوو لیژنەی یاسایی و ژنان لە پەرلەمان کۆبوونەوەیکی فراوان ئەنجام درا بۆ پێتاچوونەوەی ئەو ڕەشنووسە و ئامادەکردنی بۆ خوێندنەوەی دووهەم کە لەم کۆبوونەوەشدا ڕێکخراوەکان ئامادەبوونیان نەبوو. دواتر لیژنەیەکی یاسایی کە لە کەسانی شارەزا لە ناو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی پێکهێنرا پێداچوونەوەیان بۆ یاسا کۆنەکە کرد و ئاماژیان بۆ پرۆژە یاسایانە کرد کە لە ساڵی 2015 و 2017 پێشتر بە پەرلەمان کرابوو بە بێگەڕانەوە بۆ پێشنیازە یاساکە. پێنجەم ڕۆژی 24 حوتی 2022 لەسەر بانکهێشتی سەرۆکی پەرلەمانی کوردستان لە تەلاری پەرلەمان لیژنەکە بە نوێنەرایەتی چەندین ڕێکخراو لەگەڵ سەرۆکی پەرلەمان و لیژنەی ژنان و لیژنەی یاسایی کۆبوونەوە. لەوێدا ڕێکخراوەکان جارێکتر ڕاشکاوانە نیگەرانی خۆیان بەرامبەر بە پێشنیازە یاساکە دەربڕی و ڕەخنەیان گرت لەوەی کە کۆمەڵێک بابەت و ڕێکاری نوێی لەخۆ گرتووە کە لەلایەکۆ دەبێتە مای ڕەخنەگرتنی چنی توێژەکانی کۆمەلگا لە یاساکە و لەلایەکی تریشەوە جارێکی تر جێبەجێکردنی یاساکە دوا دەخات کە چەند هەنگاوێک چۆتە پێشەوە. بە هەمان شێوە ڕێکخراوەکان ڕاستپاردەی خۆیان داوە بە سەرۆکایەتی پەرلەمان. ماوەتەوە بەڕای گشتی ڕابگەێنین کە ڕێکخراوەکان ئەوەی لە توانایاندا هەبووە خستویانەتە گەڕ بۆ ئەوەی تەنها یاسای ژمارە 8 ساڵی 2011 هەموار بکرێتەوە نەک یاسایەکی نوێ بە ناوی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی خێزان و ئافرەت. بەڵام بەداخەوە لایەنە پەیوەندیدار و سەرکیەکان وەک بەگوێیان نەکردین ئێستا خۆیان ناکەن بە خاوەنی پێشنیازە یاساکەیان و لەبری ئەوە دەچن زۆر نائینسافانە لە کەناڵی جۆراوجۆرەوە ڕێکخراوەکان تۆماربار دەکەن. بۆیە دەمانوێت ئەوە ڕابگەێنین کە کێشە خێزانیەکان ڕوو لە زیادبوونە و جۆری کێشەکان و چارەسەرکردنیەکانیش بە هەمان شێوە پێویستی بەوەیە کە یاساکان گۆڕانکاری بەسەر بێت بە مەرجێک لە پێناو پاراستنی خێزان بێ نەک هەڵەشانەوەی خێزان.